الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا لجير ساي رحمي خوتا بمان جينا وبمان مرينا، خوايا لساحي محشرة رحمان بيبكا، لقناها كان من ببورا، لقناهي دايكو باوك من ببورا. خوايا رحم بمردوكان من بكا، عاقبتي بير من بخير بجيرا، خوايا هدايتي قنجكان من بدا. يكيق لصفات كان رب العالمين بريتيا للرحم، دلالتي ناوي الرحمن الرحيم، قوري رحمي خوا جل جلاله أقينا. كاتك مروف تي أقال رحمي قوري رب العالمين، أو كاتيك سيري خوي أكاد، سيري أعمالي أكاد، تشقناهانك تشوار دوري إيميان داوة، كتي هشتا رب العالمين رحمو بزي بسرمانا أباريني. خوي أفرمي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. أي أو عبداني كوا تجاوزتان كردوا لحدي خوتان وقناه كاربون، قناهتان جيبجي كردوا، إسرافتان كردوا لقناه دا. لا تقنطوا من رحمة الله، لرحمي خوا مأيوز مبن. إن الله يغفر الذنوب جميعا، خوا جل جلاله لسرجمي تاوانا كان أبوري، وهو الغفور الرحيم. هر أو غفور بخشن دولي بردية، هر أو رحيم وبرحمة ورحمة بأكاد. خوي أفرمي ورحمتي وسعت كل شيء، رحمتي خوا جل جلاله تنها منو توي قناه بارنا قريتوا، بلكو رحمتي أوان دا قوريا تواوي جيتي أقريتوا. كافر كان برحمي خوا أجين، إيمان داران برحمي خوا ليبرديان بقسمة أبي. غيري أما يانا أقر أتوي لو سعتو لقوري رحمي خوا تيبقي ورا سير بك من دالك لسكي دايكا كوربيكي بچكولا، لسكي دايكا كاتك رب العالمين بعظمته قوري خوي رزقي بو أنيري. مقر أما رحمنية كلناوك وأو خوارني كدايكي أي خوا بشي أميش أدريت رزقي أميشي تيدايا أميش سدمن أبي لي. يانا كاتك لدايك أبي بيركر ولو كان ياواني كرب العالمين هليان أقولين لناو ممكي دايكا بوكي بو أمن دالك رب العالمين رحمي بيئكا. لوش بولا ترسير كدرختك شون رحمي رب العالمين، شون رحمه قوري خوا جل جلاله أبيني. كاتك واديقتي درختك أدي رنجي خوي تامي خوي بوني خوي همو يان لمشتي خولوا قشو زياد بوني خوي لمشت خولوا ور أقري قوري أبي بتو أبي قايم أبيت برهم أداب إنسان كان همو برحمي الله جل جلاله. ور لوش زياتر سيرك الرحمي خوا چن وسعتي هي سيري ميروليك كبزستان دا ناتواني بيت دروا تواناو قدرتي أوينية كبقريت ناني بو خوي بيداكا. خوا جل جلاله عقلي كداوتي عقلي خزن كردن أو مواديكوا هيتي خزني أكا بوي لزستانا بيخواد نمري لبرسا. يا نديقتي هنگدا كاتك رب العالمين أو عقلتي بي عطا كردو كأبي هنگويني خوي أو كان ياويك لسريايتيو لقولا كان كوين أكاتوا بزانت عقلك داوتي شون كوي أكاتوا شون ختمو موريكي جواني لأدا بوي نفوتي بوي بميني بو أوي لكاتي بيوستا كما اللي بخوا برجيك تاوكو جياني خوي برهم بيني تا أقاتا بهاري كتر. أما رحمي قوري رب العالمين، أما أو رحميك رب العالمين خوي أفرمي إن رحمتي سبقت غضبي، رحمتي من بيش غضبو توريم كوتوا. بويا زور كاد أقر إيما إصيان كين أقر سر بيش رب العالمين يشكين الرحمة بيش غضب كوتوا. بويا عقوبة ما نادري كتوبر لسرتها وانا كان رب العالمين سزاما نادا بدق من نبي بزانا كاتك كوا خلقي بهجد أجلنا وبهجتوا
جەهەنەمیەکانیش ئەچنە ناو دۆزەخەوە. ئیتر ئەمە ئەعمالەکان تەوزیع کرا، هەموو کەسێک حەقی خۆی وەرگرتووە، چاکەکار لە ناو بەهەشتا و خراپەکاریش لە ناو دۆزەخدا. دەسیر بکە و بنوارە لەم حاڵەتەیە. پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کە خۆی ئەفەرمێ ئەنە ئەوەل شەفیع فی الجەنە، یەکەمین شەفاعەتکار کە محەممەد المستەفای صلی الله عليه وسلم دێ شەفاعەتەکە، شەفاعەت بۆ ئوممەتەکەی ئەکا، شەفاعەت بۆ خەڵکێکی گوناهکارەکات کە بەهۆی گوناهەوە لە ئوممەتی ڕەسوڵ الله ئەمما لە ناو جەهەنەمدان بە شەفاعەتی ڕەسوڵ الله دێنە دەرەوە. دوای ئەو پێغەمبەران، دوای ئەو مەلائیکە، دوای ئەوان مؤمنین ئیمانداران دێن شەفاعەتەکەن. هەر ئیماندارێک مەجموعەیەک لە ناو جەهەنەما بە شەفاعەتی ئەو دێتە دەرەوە. ئەوانەی کە یەکەمین جار سابقن پێشکەوتون لە ناو بەهەشتدان تەمەنا ئەکەن، دوعا ئەکەن، شەفاعەت ئەکەن، خەڵکێکی تر لە ناو جەهەنەما ڕزگارەکەن. لە دوای ئەمانە هەموو رب العالمین ئەفەرمێ نۆرەی منەکەوە ڕەحم بە عەبدەکانم بکەم. ئەو ڕەحمەیکەوە 100 بەشە و بەشێکی لە ناو زیندەوەرەکانایە و لە ناو دنیادایە. دیقەت بدە رب العالمین ڕەحمی خۆی ئەجوڵێنێ. ئەو ڕەحمە 99 قسمەتی لە ڕۆژەدا ئەجوڵێ. رب العالمین ئەمرەکە بە مەلائیکە ئەفەرمێ ئەخرجوا من ذەکەرەنی یەومەن ئەو خافەنی یەومەن. دەربێنن لە ئاگرا هەر کەسێک ڕۆژێ لە ڕۆژان زیکری منی کردبێ، ڕۆژێک لە ڕۆژان لە ترسی من کارێکی کردبێ یا لە ترسی من لە کارێک گەڕابێتەوە. بزانە ئەلەم حاڵەتەدا ڕەحمی خوا جەل جەلالوه زیاتر ئەجوڵێ. ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما من عبد يشهد أن لا إله إلا الله من قلبه إلا نجاه الله من النار. هیچ عەبدێک نییە بەدڵ لە ناخی دڵیەوە بڵێ لا إله إلا الله، ئەم وشەیە زۆر دووبارەکەرەوە لا إله إلا الله، لە ناخی دڵتەوە بڵێ لا إله إلا الله، ئەفەرمێ إلا خوا جەل جەلالوه ئەی خاتە ناو بەهەشتەوە، إلا خوا جەل جەلالوه لە ئاگر ڕزگاری ئەکا. اینجا ئەوە تا پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام، شوهەدا و صالحین هەموو شەفاعەتیان کرد، مەلائیکە زۆر کەسیان هێنایە دەرەوە. ئەفەرمێ لەم کاتەیە رب العالمین بڕیاری ئەوە ئەدا، قەراری ئەوە ئەدا کە خەڵکانێک لە ناو ئاگرا بێنێتە دەرەوە، خەڵکانێک لە ناو ئاگرا بێنێتە دەرەوە. ئەمیش بە ڕەحمی گەورەی خۆی کەوا ئەم کەسانە چاکەیەکیان نییە، استحقاقێکی وەهایان نییە کە لە ناو ئاگرا بێنە دەرەوە. ئەفەرمێ ئەو دەستەی کە لایقە بە رب العالمین ئەی خاتە بنی دۆزەخ. لەوێ خەڵکانێکەوە سوتاون، زۆر سوتاون. ئەفەرمێ خەڵکانێکن ئێسخانەکانیان ڕەش بوونەتەوە، وەکو خەڵوز جەستەیان ڕەش بووەتەوە. ئەفەرمێ لە کاتێکە خوا ئەم ڕەحمەیان پێ ئەکات، ئەم سۆزە بەرامبەریان ئەجوڵێ. ئەفەرمێ لەو کات و ساتەدا کەوا جەهەنەمیەکان لە بەینی یەکترا قسە ئەکەن، ئەڵێن ئەرێ جەماعەت خۆ ئێوە لە دنیا خواتان ئەناسی، جاروبار زیکرێکی ئەوتان ئەکرد، بەدڵ ئیمانێکتان هەبوو، ئەمما ئێستا سەیرەکەین ئێوە مساوین، هیچ نەفعێکی پێ نەگەیاندن، ئەوە تا شەفاعەتیش تەواو بوو. ئەفەرمێ رب العالمین ئەو دەستەی لایقە بەخۆی ئیخاتە بنی جەهەنەم ئەم خەڵکانە دەرئەهێنێ. ئەفەرمێ کە دەریان ئەهێنێت خەڵکانێکی زۆر، ئەفەرمێ ئەیان خاتە ناو ئاوی حەیاتەوە، ئاوێک کەوا چۆن گوڵە گەنمێک یان گەنمێک یەکەمین جار کە چەکەرە ئەکات و سەر دەرئەهێنێ چەند بەناسکی. ئەفەرمێ ئەم کەسانەی کە وەکو خەڵوز ڕەش بوونەتەوە ئەوەندە سووتێنراون، ئەفەرمێ ئەمانە ئەبەو شێوازە جارێک تر جەستەیان دروسە بێتەوە. ئەمانەیەکی گەردانەیەک ئەکرێتە ملیان، گەردانەکە لێ نووسراوە عوتەقاء الرەحمان، ئەمانە ئازادکراوەکانی خوان، ئازادکراوەکانی خوان جەل جەلالوه ئازاد دەکرێن، ئەخرێنە ناو بەهەشتەوە. یەکی گەردانەیەک لە ملیانایە. بزانە خوا جەل جەلالوه چەند بەڕەحمە. عولەما ئەفەرمون ئەم کەسانە خەڵکانێکن هیچ چاکەیان نەبووە، ئەمما لە ناخی دڵیانە خوایان ناسیوە، قەت شەریکیان بۆ خوا قەرار نەداوە. ئەمانە خەڵکانێکن کە رب العالمین بە گەورەی خۆی بە ڕەحمی خۆی ڕزگاریان ئەکە. بزانە چ ڕەحمێکی گەورە لە مانگێکی زۆر گەورە دایتەوە. بزانە چۆن تەوبەکارێکی چۆن ڕۆژانێک ئەبەیتە سەر
کە بتەوێ بە حضوری خۆ بە لقای ڕب العالەمین شاد ببی بزانە چۆن دینداری ئەەکەی چۆن عیبادەتی ڕب العالەمین زیاتر ئەەکەی ئەفەرمێ خوا جەل جەلالوه بە ڕۆژە ئەو دەستەی کە لایەقە بە خۆی ئەیکاتەوە بۆ ئەو کەسانی کە گوناهیان بە شەوا کردووە و بە شەوا ئەیکاتەوە بۆ ئەو کەسانەی کەوا گوناهیان بە ڕۆژە کردووە دەی ئینتیزارکە دەی چاوەڕێ ئەو ڕەحمەکە بزانم بە شەوا تۆ تەوبەکار و بە ڕۆژە تەوبەکاری هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوەیە کاتەکانی ژیانی بە تەوبەیەکی جوان بڕازێنێتەوە بە تەوبەیەکی زۆر جوان بتوانێ خۆی لەژێر ڕەحمی گەورەی خۆیە جێگە بکاتەوە عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێکەوە موژدەی بەهەشتی درایە عوسمانی کوڕی عەفان بەهەشتیە کە ئەم موژدە گەورەی بینی ئەوە نەبوو سارد ببێتەوە کاتێک کە تۆش گوێبیستی ئەم حەدیثانەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەبی لەسەر ڕەحمی گەورەی ئەڵڵاه نابێ سارد ببیتەوە ئەبێ کردەوەت زیاتر کەی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت دوای ئەوەی موژدەی پێدرا ئەفەرمێت تەواوی شەوەکانی خۆی زیندوو ئەکردەوە ئەفەرمێت شەوی وا هەبوو هەتا بەیانی ڕکوعی ئەبرد ئەفەرمێت شەوی وا هەبوو هەتا بەیانی لە سوژدا بوو شەوی وا هەبوو هەتا بەیانی قورئانی ئەخوێند ئەفەرمێت زۆرێک لە شەوەکان ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتەکەی خۆی تەوزیع ئەکرد ئەیهێنا ختمێکی قورئانی لە شەوێکە ئەکرد ئەمە لە کاتێکە موژدەی بەهەشتی دراوەتێ دەی تۆش ئەزانی خوایەک جەل جەلالوه مەهما کان تۆ گوناهبار بی ئەو ئەوەندە بەڕەحمە چ کاتێک تەقە بدەی لە دەرگای ئەو چ کاتێک بیتە بەردەم دەرگای ئەو بۆ تۆ واڵاو کراوەیە لە گوناهەکانت ئەبورێ دەی همەتت بەرز بێ دەی تەوبەکارێکی گەورە بە ئەفەرمێ یەکێک لەو کەسانەی کەوە لە زەمانێ لە پێش ئێمەدا فەرمێ کەسێک بوو کە زۆر کەس لەسەر دەستی برید بوون و پەروەردە ئەبوون زۆر بەزووی ئەڵێ کاتێکەوە یەکێک لە مریدەکانی بە مریدەکانی تری وت من خەوێکی زۆر سێرم بینیوە وەرن بە هەر هەمومان محاوەلەی ئەوە بکەین بزانین ئەم کەسە عاقبەتی باشە یا خراپ ئەمەی کە دەرز بە ئێمە ئەڵێ ئەمەی کە مامۆستا و مرشیدی ئێمەیە ئەڵێ کاتێکەوە هەمویان عەزمی خۆیان جەزم کرد لەسەر ئەوە رب العالمین بەخەو پیشانی دان کە ئەم عەبدەی کە ئەمان لەلای ئەو دەرسە خوێنن ئەم عەبدە عەبدێکی جەهەنەمیە جێگەی جەهەنەمە ئەڵێ کاتێک کە بەیانیان کردەوە هەموو بڵاویان لێکرد وتیان مادام ئەمە عاقبەتی جەهەنەمیە چی بکەین بە دەوری ئەڵێ کاتێک کە هەمویان لێی دوور کەوتنەوە کاتێک کەسی بە دەورەوە نەما تەنها تاکە کەسێک بە چوار دەورەوە مابوو ئەڵێ پێیوت ئەی فڵان ئەمە تەڵەبەکان چیان لێ هات مریدەکان چیان لێ هات ئەڵێ وتی وەڵڵاهی قوربان چیت عەرز کەم خەوێکی وایان بینی و هەموو بڵاویان لێ کرد ئەڵێ ئەویش وتی دەستی کرد بە گریان لە چاوەکانی چەند فرمێسکی هاتە خوارە وتی وەڵڵاه 25 ساڵ لەمەوە پێش من بەخەو بینیومە زانیومە کە من کۆتایی ژیانم خراپە عاقبەتم خراپە ئەما وەڵڵاهی دەرگایەکی تر شک نابم شوێنێکی تر شک نابم بۆی بڕۆم تەنها ئەم دەرگایە نەبێ تەنها ئەم دەرگایە شکە بم کە لە بەردەمیا بوەستم فەرمێ رب العالمین ئەو نیازەی کەوە هەبوو لە بەرامبەر ئەو کەسەی کە ئەم کەسە عاقبەتی شەڕ بێ ئەفەرمێ بەم چەند کەلیمەی عاقبەتی گۆڕا بەخەیر ئەڵێ وە هەر هەموو مریدەکانی بۆی گەڕاوە جا بزانە هەر یەکێک لە ئێمە هیچ دەرگایەک شک نابە ئیلا ئەو دەرگایە نەبێ کە دەرگای رب العالمینە بگەڕێرەوە لای وەرە ژێر ڕەحمی رب العالمین خوایەکی زۆر بەڕەحم تا ئەویش ڕەحمی بەرامبەرت بجوڵێ همەتت بەرز بێ بۆ دینداری لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا تاوەکو لە ژێر سایی ڕەحمی رب العالمینە جێگەت بێتەوە تا بەرنامەیەکی تر بەخواتە نەسپێرم والسلام عليكم ورحمة الله